میلەتی کوردی ئێمە بەڕێزان بە لێبوردەیی بەناوبانگە، بەسەرهاتی سەرسوڕهێنەری تێدایە. عنی ئەم میلەتەی ئێمە میلەتێکی بەڕەحمە. مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە لە کتێبەکەی خۆیدا لە پاییز زەبرادا لە بەرگی یەکدا لە لاپەڕەی 1970دا لە چاپی دووەمی ئەو کتێبەدا کە 2019 چاپ کراوە دەڵێ کەسێکی کوردستانی باشووری خۆمان عێراق دەچێتە کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان، لەوێ لە دێی ئارمردە کە سەر بە شاری بانەیە، لە دێی ئارمردە لە گوندی ئارمردە کە سەر بە شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستانە لەگەڵ کەسێکە ئاشنا دەبن دەبنە ڕەفیقات و چۆیان دەبێ، بەڵام دواتر نامەردانە ئەو گەنجە 18 ساڵە دەکوژێ کە بوونە ڕەفیق و نان و نوێشی یەکتریان کردووە. زۆر نامەردانە ئایا بە تەماحێک بە شتێک دەیکوژێ. مامۆستا دیارەکە خۆی لە ڕووداوەکەدا بووە، دەڵێ دوای 5 ڕۆژ چوینە لای دایکی کوژراوەکە، دڵنەواییمان کرد، دڵخۆشیماندایەوە، وتمان کوڕەکەت باستەم لێکراوی کوژراوە، ئیشاڵە پلەی شەهیدی لای خوا وەرگرت بێ، گەنجێکی 18 ساڵ ڕوو لە خوا بۆ ئەهلی مزگەوت بۆ زۆر دڵنەواییمان کرد. ئەڵێ یەکێ لەو قسانی کە لە بیرم ناچێتەوە لەم کتێبەدا تۆماری کردووە ئەوە بوو دایکی کوڕە کوژراوەکە کە تەنها 5 ڕۆژ بەسەر مردنی کوڕەکەیدا تێپەڕی بوو، هێشتا خوێن لە برینەکەی لە گۆڕەکەشیا دەهات. ئالەو کاتەدا دەڵێ وتی وەڵڵاهی مامۆستایان، پیا و ماقوڵان، ڕیش سپیان، میوانان، خوا خێرتان بنووسێ هاتون بۆ دڵنەواییم، وەڵڵاهی من ڕقم لە کەس نییە، وەڵڵاهی تا ئێستا لەو ڕۆژەوە دڵم نەهاتووە دوعای مەرگ لە بکوژی کوڕەکەم بکەم. لەو ڕۆژەوە مە 5 ڕۆژە من کوڕی تاقانەی 18 ساڵم لەبەر جەرگ هەڵگیرا، لەبەر دڵ هەڵگیرا، بە خاک سپێدرا، وەڵڵاهی لەو ڕۆژەوە دڵم نەهاتووە دوعای مەرگ لە بکوژی کوڕەکەم بکەم. با دایکی کە نازانم کێیە، کە نایناسم، با دایکی ئەو بکوژە وەکو من جەرگی نەسووتێ و مەرجی کوڕەکەی نەبینێ. ئەوەندە ئازاری جەرگ سووتانم چێشتووە، وەڵڵاهی حەز ناکەم دایکی ئەم بکوژەش جەرگ سووتاو بێ، ئەویش ئاوان مەرجی ڕۆڵەی ببینێ. وەڵڵاهی لەو ڕۆژەوە دوعای مەرگم لەو کوڕە نەکردووە. بەڵام دەیدەی نیاسا بزانین نیاسا بە خۆی چی دەکات. سوبحان الله لەم گەورەیە تەنانەت تۆ دوای جەرگ سووتان هێندە لێبوردەبی، هێندە گەورەبی، هێندە دڵ و دەروونت پاک بێ، دوعای مردن لە بکوژی کوڕەکە نەکەی، ئەمە تەنها بە ئیمان و ئیسلامەتی و خواناسی دەکرێت. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە، ئێمە چەند ئەڵلقەیەکە لە زنجیرە باسی یادی ڕەمەزانی ئەم ساڵدا باسی جۆرەکانی تاوان بەرامبەر بە گشتی، تاوان بەرامبەر بە تاک، ئەوەی کە تا ئێستا سەرنجی ڕاکێشاوین لەوانەیە لە دڵی جەنابیشتاندا، ئێوەی بینەرانی بەڕێزی ئەم وتارەش ئەم زنجیرە باسەش لەم کەناڵە بەڕێزەوە کە دەیبینن، ئێستا ئەوەتان لا دروست ببێ. ئێمە هەمومان سەرنجی ئەوە دەدەین، خەڵکی ئێمە لەسەر بچووکترین شت لە حەقی کەسی خۆی نابورێ، لەسەر بچووکترین شت لە حەقی کەسی خۆی نابورێ، دەیکات بە کێشەی گەورە و دوژمنایەتی. کەچی کاتێک کە مافی گشتی پێشێل دەکرێ، وڵات مافەکانی پێشێل دەکرێ، خاک و نەتەوە و خەڵک بە ئاشکرا بە نوێژی نیۆڕۆ کەسێک جا بەرپرسی حیزبیە، بەرپرسی حکومیە، دەستڕۆیشتوویەکی کۆمەلگایە، کەسێکی چەند کەس چەکداری لە خۆی کۆ کردوێتەوە، دەوڵەمەندێکە، کەسێکی لات و لەوێرە، جاری وایە خۆ هیچ بەرپرسیارەتێکی نییە، هیچ مەسئولیەتێکی نییە، هەر دینار و دۆلارێکی نەبینیوە، هەر خۆی نالەبارە، بە ئاشکرا دەستدرێژی دەکاتە سەر مڵک و ماڵی گشتی، سەر مافی گشتی. لەم حاڵەتەدا دەبینین خەڵک بێدەنگە. من دەڵم حەقم نییە، تۆ دەڵێ حەقم نییە، ئەو حەقی نییە. حتا جاری وایە بە پێچەوانەوە چەپڵە بۆ کەسێک لێ دەدرێ کە مافی هەموو وڵات و میلەتەکەی پێشێل کردووە، دەستخۆشی لێ دەکرێ، بە باڵایە دەخوێندرێ، مەلا دوعای بۆ دەکا، شاعیر شعری پێیا دەڵێ، ڕۆژنامە نووس ستونی لەسەر دەنووسێ. ئەوە لە زیاتیەوەی بەجواب بێ دەبینی سەیرە، ئەم کەسە دەستخۆشیشی لێ دەکات، نەک بە وەڵام نایە و ڕێگری لێ ناکە. کەچی هەر ئەم کەسە لەسەر بچووکترین مافی کەسی خۆی لێبوردنی نییە، بە هیچ شێوازێک واز ناهێنێ و بێدەنگ نابێ و بە چەند کەس ئارام نابێتەوە. تەنانەت جاری وایە دەگاتە سەر ئەوەی لە وڵاتی ئێمە بینیومانە، خەڵک ڕقی لەو کەسەیە کە لەسەر مافی گشتی دێتە جواب. یعنی بەشێک لە میلەت وا بەنج کراون، نەک ئەوەی کە خۆیان لەسەر مافی گشتی کە بخۆیان بەشێکن لە کۆمەلگاو، ئەوستەمە بەشێکی ئەوانیشی گرتوێتەوە نایەنە وڵام، بەڵکو ڕقیان لەو کەسانەشە
کەوا لەسەر مافی گشتی دێنە جواب کابرا لە جمعە نوێژی لە دوای ئێمەوە کردووە لە دوای جمعە ڕاپۆ دەدا بە ئەوقاف و دەیدا بە دەستگای ئەمنی و ئەوانە لە مامۆستا ئەم جمعەیە حای حکوومەتی بێت یاخۆ مامۆستای مزگەوت فەقیرە ئەگەر موچە خۆر بێیان موچە خۆر نەبێ وەک تۆستەمی لێ کراوە ئەی باشە خۆ دیفاع لە خۆی ناکە بەرگری لە تەواوی میلەتەکە دەکا بە زمانێکی شیرین و نەسیحەت بە ئاگات دێنێتەوە کەچی سێکە و جاسووسی بەسەرەوە دەکا ئەو دەچێت لە لای ئەو کەسەی کەستەمی لێ کردووە دەیەوێت مامۆستا ئاینەکە فەسڵ بکرێت لە وتاردان دوور بخرێتەوە لە مینبەر لایبان لەسەرەوەی چوار کەلیمەی حەقی بتووە ڕقی لەو کەسانەیە کە لە کۆمەڵگەدا دەنگی دلێرن دەنگی بوێرن قسەی حەق دەکەن وشەی جوان دەنووسن لە پێناوی خوادا دڵسۆزانە بەبێ مەرامی دنیایی بەبێ خۆ دەرخستن بەبێ نێتی خۆپاڵاوتن بۆ پەرلەمان و ئەوانە دیفاع لە مافی میلەت دەکەن دڵسۆزانە کار دەکەن ڕقی لەو کەسانەیە دوژمنایەتیان دەکا لە پەیجە سێبەرەکانی دەسەڵاتەوە بە ئارەزوی خۆی داهانشکێن و بوختانیان بۆ دەکات